لا هرجين دبن صباح تفان بخير به تماشفان و گهدارن من هجا هفته صبیل مما پایتخته لا هولری وقت میمه چندین بابت هم جارند گل هفدو بشوپینن بالای بکشنن لسروان چالاکین کو و چند روز اندر باس بویم دبینن و بتوتی ده هجری ایدی خلات و رکبری و چالاکی دوگرند نوها جواکه و جابشی جهد الخوشیش بر کو دمکش بر و باردوخا کو جهان تفدت ایده در باس طبه و ما کردستان جی بشک جهوه کریزا جهانیت تایبتن بحثا کرونا کن و جهد هدی جهان بر به باش بونه و دچه لبله به برگرتنا حمو رکارن خوب پارستنه تمی بینه برچاو گرتن وجه می بالا بکشن سر گرینگترین و چند کود 24 دمجمرین در باس بوده دنف خویا کردستان و هروها جهان در رودایه می بالا بکشن سر و پاشی به کوری و درجهی بحثا مجاردن بکن کرم کن انجمن وزیران یا هرما کردستانه به سرپرستی مسرور بارزانی سرک انجمن وزیران و آمده بون عقوبات طالبانی جگیر سرک وزیران جویا دوی جوینه ده روشا دارایی هرما کردستانه و مکانیزما داواش کرنا موچهان هاتا گفتگو کرن درباره داواش کرنا موچه پشتی رکفتن دیگل بغدای و برچاو گرتن ازیده تر یا بردوخه دارایی هرما کردستانه بریار هات داین کو ایرو و لگوروان دا هاتن کل بردسته موچه به شوازه که داد پروارانه بین داواش کرن جالي خواجی وزیر تندرستی هرما کردستان جه کردستان 24 راگهاند که حتنها زیده ترجه 705 کارمندین سر به وزارت تندرستی به کرونا کتنه و هجمارک جوانجی به چارەسەری وەرگرتنە و نەها ڕەوشەوان باشە لەبەرێ چەند کارمەندێکیژی جانەخواژ دەستدانە نەهاژی ڕەوشە تەندروستیە هەند جوانە نەباشە. لالێکی دن شاندەکە پارتیە دموکراتە کوردستانê li gel bafil Talebanî hev serokeyekîtiya niştimaniya Kurdistanê li bajarê Silêmaniyê civiye. Di civînê de rewşa navxweya Herêma Kurdistanê herwiha pêşhatên vîrusa koronayê û bandora wê ne herwiha rêkeftin û diyalog li gel hikûmeta Iraqê pêşhatên li navçeyê jî hatine gotûbêjkirin. Şanda partî ji endamên Mekteba Siyasî Serkirdeyetiya Partî Azad Berwarî Cafer Emînkî Arif Teyfûr rêbwariyê de herwiha Saîd Selîm Fazil Raûf û Alan Hemed Saîd pêk hatibû. لالێکی دن îro Mustafa Kazimî Serokvezîrên Iraqê bi alîkariya şandeke Herêma Kurdistanê serdana Amerîkayê dike. Beyan Samî Abdurrahman nûnera hikûmeta Herêma Kurdistanê li Amerîkayê ji Kurdistan 24 ragihand ku êvara îro Mustafa Kazimî Serokvezîrên Iraqê dê bigihe Amerîkayê şandeke Herêma Kurdistanê jî wê aweriya wî bike û di civînên ku ew ê beşdar bibin ew jî wê digelwa de beşdar bibin. Ragihand jî ku roja pênşembe şanda Iraqê bi seroketiya Mustafa Kazimî لگل دونالد ترامپ سروکه امریکای دیجوا. دقیقاً که باجار من بجرو داو نوانده راگهاندن سربنجومانه سربازی امن بجراگهاند که بمبک چاندی لپیشیان خوشخانه افراد لنوانده باجار من بج تقیه و گوجی. دانجامای تقیینه ده اندامکی انجمن سربازی وی باجاری بریندار بو. کورتای ما بسر هفدو دهات و جنهاج می‌باله بکشن لسر هنزانیاری و بابتین تایبت کو مید درجه یا ودم جمره دب شوپینن باله بکشن لسر بر همه ناف خو گرینگی دام پیو هر وها مجارمجی هر وها کمگوتی بحث چالاکین ناف باجارو کم کن. ام بحثا باجار آکری بکن کم با بحثا برهمین افخویی کری کو ناسکریه هم به برنج خوا بنهکن خوا به چندنی خوا به فکین خوا و بنرگزن خوشی به گمان و پایتخت نوروز کردستانی لبلی بجاره می بحثا جوتیارن بدوره بکن کو دست بچنینا سماق کرنم. لگور کو هاتیا گوتنو لگور کو هفکارن ما اف پاکیج سر آماده کرنه کو تصالن بوریده
الگور آمارن رهبری چاندن آکره زده 11,000 دونمین سماقه هاتنه چاندن در و نافچه ده و پیشبینی تکرن کودوه ساله ده بر همه سماقه آکره بگهنه زیکی 1,000 تونی. دوان چند سالین دویه ده لدور آکره با آوای گلکی زیده جوتیاران سرنجا خواه یا دای سر برمینانا سماقه سماق وک برهمک سروشتیه چایی بسه جوران ولوی دوری یا هاتی چاندنو چند روژکن وان جوتیاران با آوای زباره یه دست بچنین آوه کری سه زعما سه نوعیت هایی ما یا های کیوازر یا های یاسور زید بید یاسور پدرو کیوازری بید پشتی آب کیوازر آن کم دست بکری پشتی بیز روزه کی دیدی دست یا کش کن وجا منطقه ام حتی های وکودی هندک چر جیدی حتی سماقی خلاص کن چنین سماق جبرویه که همی بریکات دستانه و یا هنی پیتوی به هجمارک دیارک کسان هیا هیا کو بهید جیوه کرن لورا افکار لجم جوتیارن آکره زیدتر به زبارت تیب ریوه برن عالم منطقه اغلب برای خود سماقه یعنی عام برای خود سماقه و پشتینگی چنین سماقه یا بزحمت ام نفرکی زبوراتین افرو سرا مومن حسن یا ام سی پالا چل پالت هاتی سی حتی 35 پالت هاتی سبس گرو منه دست به گروه دیه اون وقت خب زبورا شروع ما دهم بر بازار وی بر همه سروشتی ده اف جوتیار دن دیار کرن که جبوانا دنوا وان چاین دیمیدا سماق بر همک هر خیر داره و ده اف سالا دا دگل چنینه خودی بهایک باشه خلكي ما بتر بري خوده هاي جوني جيار او افروكا كان مسحكي نفيغا في سعر نوكا سعر 1500 بگره حتی 2500 نزدیکی 3000 آیا بس اول دست پیک سماقی اشتا حقیقت اگر بر همه بیت نوا بازاری دا بیت سعر و بیت خاره لو ما داخاز مش حکمت ما اوه هاری کار بیت دگل جوتیار ما لدور آکری لگور آمارن ریوبریات چاندنه حیا زیده 11,000 دونمین سماقه بسه جوران وین هاتین برمینانو لگور پیش بینیان ده اف ساله دا و بر همه سماقه آکری بگهید سر وی 1,000 تنان آری حسین کردستان 24 آکری جان ها وقتی و یکی هاتیه کم روشا سقایر گلب دوب شوپینن زنبل باجارو کن کردستانی و چابه
بگشتی و روشا سقایل باجار و باجار کن کردستان اللي بزام بن روشا نوا باجار عند چاویا او جده که دست بید کنه افکارم رژین احمد و دیگه بدا کام روشا باجار ده که بشوپینن بزام بن لودره بتابتی رکارن خوب هرزی زده تر تنگرتن جوا کو رجا روش بروش ده زده بونه ده بتابتی بحثا کرونا کن و جه بلیوی کجی بگمان چالکید نوا باجاران ده هنه و خلق دخوازن روژا خواه بچته که خوش دست بی بکن اگر چته که خوشی نبی متکارن روش باش میزنن و روژا خوش ترو بی و جا انا هفکارم من رژین احمد دیگه مدبی رژین روش باش دل کودری جه کی نقیبا گرمی خوش هیا کرم که بله گلستان سپیده خوب کرونا دست پی نگین کرونا جبیر که مالتا ام آبا. بحثی نان بیانی کن منه بله والله گلستان از بارم از دو گلب شانسین جبر که هر دو از بارم توجی گله حش خارنت که هندی بخون جام قلا و نام راست از گلکی اجار نان سپیده هیا از نهال دکانه که فرنه که ام بیشین سامون خانه که نان سپیده هیانم کل ویره پتریا خالقی نها جبونان سپیده دهن نان قرات یه پنیری گلک خوش کل ویره درست کن دکرن کدیاره کو کاروان جنها آسایی بویه کد بیشین صانعی کتیه جبری گلک جدا تره از بش مدف کاک صباحی او پتر بحثی کار خوب کردن کاک صباح چه خلق تیت اجار سپیده هیا دوام ببون چه خلق تیت وان نانات کریتو و چه نان هیا بله دست بگه اسپیده و باش و اسپیده کردستان 24 باش و وقت دوام بابونه شوله ما آسانتر لیده یعنی شول برفر هد بیدن و خانا موظف اغلبیت سرقراده بطاطا جزنی ژاپنی دستی سبک جوصي اقول بيجن واجبات سريعه ابتسته بمشتري ما جلق باشا نیچه آچید کن گر بحث کن اجتماع بصالح جدي بعد امكان تيرو جيبو بله. لازم كان جهاز وی جهازی هذا طحن جدا اه وهم بيجي وقت كودلي که دیچکیانا بوم اگر وی چکی ضايق تصح کنی که دیچاجی بوم چکت گلستان چون نو که کارگل اگر صانعی کردی كان شنو تيرو جيا بله ابدا كان مثلا شنو تيرو جيا دي طحن جد عفوا الفيري ديب دقاجة مشترية چه پنیر بید چه قراد بید چه بطاط بید بتر خلق حش چید کرد اغلبت قراده قراد اشتاقي يعني يباش ابو انساني عزي هر صافي بله گلستان دیاره که پتری آفرن نوکه سامون خانه نوکل پاریزگاه هادو که وان وکشتی بورکانه درست کن جبونده که گلک نها اگجار فرمانبر چنه سرکاره خو اول گل خو جبو دوام خود بن وکی نها ام گل خو بین دوام بده خوین ای والله و نوشیجان بهش خوشی رژین تشتاق هیج مثلا قلویه و زایبونه و نه تبكيونا كهن تشتنا مروفان قلود كن يك جواناجي نانا وجاگر هبير زادته دهبه خوجه دور بخن يانج ناف درخن حتى كولو تندرست وريكوبيك بمنن گلک سپاس شباب كرام رژین احمد جناب واجره دهوگه كوت تتكلمن به دوباره ونوشي جنبه جنبين بحثا تورا خوبكن كوم بحثا كبريا بير كاري بكن كو سال 2020 لسر استه هرما كردستان جبو دويمين جنب باشداريا شش خطابیان کو بهشدار بون اجتماعی پارێزگەهێن کوردستانی لە هەولێرێ بشێوازێکی ڕاستە و خۆ بامەدەبوونە ڕێبەبرن قوتابخانەیان هەروەها بە بەشداریاوان و نونەرەتیە وزارەتا پەروەردەژی کو هاتبوون ئامادە ببوون و لیژنەیەکە تایبەت ji بۆ هەڵسەنگاندنە van قوتابیان کو بەشدارکردن ئەv چالاکی برێڤەچوو قوتابی بیلال مسلم کولڤێدەرێ ئامادەیە کاریبوو نازناڤایەکەی ئەvê قەرەمانیا ئیساڵ بدەستخۆبینە و هەروەها ژیرێ کار کو کاریبو پلیا دومین بدست خوابینه مانه زور بخیر بین و جمع پاکیج که آماده کریه درباره چالاکیه شخو آری جی آری ناس کریه از باورد کماری آری پیز دکه هاتون دو سه جار هاتون آری ره ببره راگه هم دنه دزگاه روانگه کو تیمی بوان چالاکیان دما کود رابن دبا مهوانه ملفه داره و زانیاریان زده تر دما و بگو من هر وقت جارکی تریش که باسم کرد برادرکی زور عزیزه زور بخیر هستن پاکیجی که من آماده است برات با چالاکی که دوینه شو که برای وچو
لە شاری هەولێر ئەوە یەکەمین جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە ئەم چالاکیە بەڕێوە دەچێت جاری ڕابردوو تەنها لەسەر ئاستی هەولێر بوو پایتەخت بوو لە بەلێ وێجارێ لەسەر ئاستی هەرێما کوردستانی بوو وێجەمێ ببینن پاشی بەگەرن گەلوان زەدەتر باخبن. شش قوتابی بەشداربووی قۆناغی کۆتایی پێشبڕکەی بیرکاری لەسەر ئاستی سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان ئامادەن بۆ ئەوی پێشبڕکەی کۆتایی دەست پێ بکەن بۆ بەدەستێنانی نازناوی پاڵەوانیتی بیرکاری هەرێمی کوردستان بۆ ساڵی 2020. نور تاکە بەشداربووی کچی قۆناغی کۆتاییەکە لە کەرکووکەوە هاتووە دڵخۆشە گەیشتوێتم قۆناغە دەڵێ بە بەشداریکردن دەڵێم کەرکووک کوردستانیە. بەرزیە بۆ من کەوەکو نوێنەری هەموو کچانی کوردستان ئیسا من بەشداری ئەم پێشبڕکەیە ئەەکەم و بە پشتیوانی خۆی گەورەوە ئەتوانم پلەی هەوڵی تەواو ئەدەم بۆ بەدەستهێنانی پلەیەکەم لەسەر تاسەری کوردستانە لە بوو پێیکە وەکو پێشتری ئاماژەم پێداوتم من لە شاری کەرکووکەوە هاتووم بۆ ئەوەی زۆر دڵخۆشە بم کە یەکەمی کوردستان کەرکووک بێت لەبەرەوەی زۆر کەسێ دەڵێن کە کەرکووک کوردستانی نییە بۆی زۆر لە شانازیەوە هەوڵەدەم پلەیەکەم بەدەست بێنم بۆی بتوانم بیسەلمێنم کە کەرکووک کوردستانیە. پێشبڕکەی بیرکاری بۆ ساڵی دووەم لەلایەن دەستگای ڕوانگە بەڕێوەچوو لە قۆناغی پێش کۆتاییش بە بەشداری 6 قوتابی بە وەڵامدانەوەی ڕاستەوخۆی پرسیارەکان بەڕێوەچوو. بەڕێوەبەری ڕاگەاندنی دەستگای ڕوانگەش باز لە هەوڵەکان دەکات بۆ بەشداری قوتابیانی کورد لە ئۆلمپیادی جیهانی. ئەری هەر نەبێتە و زانستی کە زانستێکی وشکە و ئێمە لە دەستگای ڕوانگە هەر بۆ ناوەستین پلانەکە ئەوەیە هەر بیرکاری نابێ بەڵکو زانستەکانی دیکەشی تێدا بێ بایۆلۆجی تێدا بێ زانستی دیکەی تێدا بێت چونکە ئەو زانستانە کۆکراوی ئەو زانستانە دەرخەری ئەوەیە کە قوتابیە بە شێوەیەکی گشتی لە منهەجەکە زیرەکە پلانی ئێمە ئەوەیە ساڵانە ئەو پێشبڕکەی ئەنجام بدەین ئەو قوتابیانە ئامادە بکەین بۆی بتوانن جیا لە سەر مستەوەی هەرێمی کوردستان بتوان لە سەر ئاستی نێودەوڵەتیش لە پێشبڕکەی نێودەوڵەتیەکانی بیرکاری و زانستیەکان بەشدار بن. لە قۆناغی کۆتایی و مانەوەی سێ بەشدار بوو دوای نزیکە یەک کاتژمێر لە وەڵامدانەوەی پرسیارەکان پێشبڕکەی نێوان سێ قوتابی قۆناغێک و قورستر بوو لە کۆتاییدا بیلال موسلیم لە ئامادەی کوردستان لە هەولێر توانی نازناوی پاڵەوانیتی پێشبڕکەکەی ئەم ساڵ بۆ خۆی مسۆگەر کات. سوپاسی دایک و باوکم ئەوان پاڵنەری پاڵپشتیکاری سەرچین بوون هەم لە هەموو ژیانمدا نەوەکو تەنها لەم قۆناغەکە دوایەوە هەدەمەوێت سوپاسی قوتابخانەکەم و مامۆستایەکانم بکەم و سوپاسی دەستگای ڕوانگەش دەکەم کە ئەم هەلەی بۆ ئێمە ڕەخسان تاوەکو ئاستی خۆمان بسەلمێنین بەڕاستی ئەس بەدڵخۆشی زۆر دەکەم کە وەکو هەولێر نوێنەری هەولێر بووم بە پاڵەوانی بیرکاری و نازناویەکەم بەدەست بێنم. پێشبڕکەی بیرکاری ئەم ساڵ جیاوازتر و لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان لە سێ قۆناغ بەڕێوەچوو لە قۆناغی یەکەم 614 قوتابی پێشبڕکەیان کرد و 6 کەس سەرکەوتن لە قۆناغی دووەم 6 قوتابی سەرکەوتنیان بەدەستێنا. ئەم پێشبڕکەیە ساڵانە بە ئامانجی زیادکردنی هەرزوو توانەکانی قوتابیان بە تایبەتی لە بواری زانستی بیرکاری لە کوردستان بەڕێوە دەچێت. هێرمۆلوتی کوردستان 24 هەولێر. ئەمێ زیاتر باخبن دیگە لە هەرێک وەکو مامەژەکەی پێگری بیلال و ڕێکار و ئاریشە دەستگا ڕەوانگە بەیانیتان باش پیرۆزە وێجا ئاری یەکەم جارە لای تۆ دەست پێ بکەم پیرۆزە سەرکەوتنێکی تر تۆمار دەکەن لە بوارەکانی زانست و پەروەردە و فێرکاری جێگای دڵخۆشیە کە ئێمە کۆچەر بیرکارێکمان هەیە لە دەرەوەی وڵاتە بەڵام لە ناوخۆی وڵاتیش گەنجانی ئەوها دەبینن کە لەو بوارانەدا خولیایان هەیە حەزیان هەیە خۆیان پێش بخەن. ڕاستە بەیانی ئێوە بینەران و بیسەرانی کوردستان 24 باش بەڕاستی ئەمە وەک دەستگای ڕوانگە پەروەردە یەکێکە لە سێکتەرە گرنگەکانی دەستگای ڕوانگە لەو 4 سێکتەرێکی کاری تێدا دەکەین. خۆشحاڵین کە ئەو پرۆژانە ئەنجامی دەدەین لە بواری پەروەردە هیوادارشین لە داهاتوودا دەرەنجامەکەی ببینین. پارساڵ باسی زانایە گەورەی کوردت کرد. پارساڵ هەر لە پێشبڕکەیەکە بەشدار بوو بە ڤیددیۆیەک بۆی سەرەتا پیرۆزبایی لە براوەکان بکەن. ئیدی هیوادارین بیلال و ڕێکار و سیزار و ئەوانی دیکەش بتوانن زانای گەورەی بیرکاریان لێ دەرچێت. ئامانجی ئێمە تەنیا بیرکاری نیە بەڵام بیرکاری وەک باز دەکرێت دایکی زانستەکانی دیکەیە بنەمای زانستەکانی دیکەیە بۆی لە بیرکاریەوە دەستمان پێکرد بەڵام پلانی دەستگای ڕوانگە ئەوەیە تەنیا لەو وانەیە نەمێنێتەوە وانەی دیکەش زیاد بکرێت وانەی دیکەی زانستی بایۆلۆژی ئەوانەی دیکە و هەروەها تەنیا لە پۆلیدەی زانستی نەمێنێتەوە بخرێتە پۆلەکانی دیکەش پێشبڕکەیەەکە. هەنگاو بە هەنگاو بەرەو ئارمانجی گەورەتر هێژای گوتنەیەک و متخۆستی زار ژیلڤێ دەری ئامادە بێ ڕاستی
لەبەلێ ژبەر کارن خۆ پارێزیە مە نەخواستم زێدەتر قەرەباڵغیت ناو ستودیۆدا چێ بکەم بکارن درۆژن بێدا سیزار و یەن دنجی چونکو ئەو نازانم ێستا تەحویلی کوڕمانجی بکەم یان سۆرانی بکەم لە کوڕمانجیەکەم تێدەگەن تێداگەن باشە دەبیەوە هەوڵێەوە بدەن کە لە هەموو زارەوەکان تێبگەن مەبەستمەوە بوو کە هەوڵ دەدەین لە ڕۆژانی داهاتوو ئەو بەشداربوانەی تریش میوانداری بکەین بۆ ئەوەی لە نزیکەوەی بیان ناسین و هەروها ببن بە نمونەیەکی باش لەناو کۆمەڵگایمەدا بەڵام حتا منیش تۆزێک لێوە دوور دانیشتم ئەوجا بیلال بۆچی هەست دەکەم تۆزێک زۆر زۆر ڕسمییان تەبیعەتت وایە زۆر لە ناو زانست و ئەوانەی یان نا ئەوەهانی بەڵام ئێستا لێراوەهای بەڵێ بخۆی بەتەکیید لە ڕاستیدا وایە چکە ئەو کەسێک کە دەبێتە مەسەلەن دەبێتە پاڵەوانی بیرکاری دەبێت پێشینەیەکی باشیە بێ مەسەلەن خۆی ئامادەکرد بێ ئەو پێشبڕکێ زانیاری تەواوی هەبێ بێگومان منیش زۆر خۆم ئامادەکرد بوو و ئەلحەمدولیلا بەدەستمێنە تەمەنت 16 ساڵەوە نییە؟ لەوانەکانی بیرکاری لە سەرەتایی و ئامادەی و ئێستاوانە چۆن بوو پلەکانت هەتا ئێستا هاتووی؟ من لە ئیبتیدایەوەڕا خۆشترین دەرس لە لای من بیرکاری بووە لە هەر لە سەرەتایی ئیبتیدایەوەڕا ماشەڵڵا دەرەجەکانی بیرکاریم زۆر باش بووە هەمووی لە نایابەکان بووە لەبەرەوە شەکە لە مەکتەبی خۆم وەکو نوێنەری قوتابخانەکە هەڵبژێردام و وەکو نوێنەری هەولێرش دواتر لە قۆناغەکانی دەرچووم و بووم بە لە پلەیەکەم بەدەستم ئەو خەڵکی هەولێرەوە نیە خەڵکی هەولێرێ وەکارژی ژالێ چۆمانێوا بەێمانە هەڵەبجە باڵای کاتیەوەنا ناگرێتەوە هەڵبجی شەید دەزانم ئۆکێ ئەوە کاکسەردار غەڵەت دەرچوی زۆر زۆر باشە بەخێر بێ ئەوە پێیان گوتبووم خەڵکی ئەو مۆنتقەیە یا ناوچەیە بەڵام دووبارە بەخێر بێ چۆن بوو ئەو ورکابەریە نابێنی تۆ و بیلالدا دیانی زۆر فەرقی نییە یەکەم و دووەم و سێمی شەوانە بەڵام ئەر بڵێ چەند خاڵێکە جیاوازیەوە نییە؟ ڕاستە وەڵا ڕاستە من و کاک بیلال ڕکابەر یەکتر بووین بەڵام لەگەڵ ئەوش تا هەوڕێ زۆر نزیک یەکترین بۆیە ئەو ڕکابەرێتیە هەم برایەتیەک بوو بۆ ئێمە هەم ڕکابەرێک و پژڕکێکی خۆش بوو ئێمە ئەم قۆناغەش لەسەر کات بند بوو واتە کات حکمیە کرد لە لایڤەکەشا توان سێری بکەنەوە کە من و کاک بیلال دووسێ جار بەیەکەوە دەست بە بۆتۆنەکانین بەڵام هی من ئەو چەند جارێک پێشودووە ئاکەوێت واتە کات لێرا حکمی کردووە و پێچەوانی کاک بیلال من لە قۆناغەکانی سەرەتاییە ئەوەی حەزمێنەوەی بیرکاری بووە واتە من زۆر حەزم بە باواتی بیرکاری نەبووە و زۆر خابێژ بووم تێیدا بەڵام دواتر لە شەشی سەرەتایی بە ولاوە بە هاوکاری مامۆستایەکەم وای لێ کردم کە زۆر حەزم بوو بابەتە بچێت و ئەو حەز و ئەو حەزەوای لە من کرد کە من دەتە پەرە بە خۆمم لە بواری بیرکاریدا و لە ساڵەکانی دواتریشا ئەمەمە کەم جارنی من بەشداری پێشبڕکێکی گەورە بکەم چەند جارێک بەشداریم کردووە بەڵام لە سەرەتادا ئەنجامێکی باش نەبووە سەرەتا لە قۆناغی حەوتا کردومە لە 100 نمرە من 4 دەزێنا واتە کۆتاییم بووم ئەنجامێکی باش نەبوو بەڵام نهات و 4 بووی 4 مێنە لە 100 4 تێنا لە 100 وامزانی 4مین بووی لە ناو 100 کەسدا نەنا 4 مێنە لە 100 ینی زۆر ئەنجامێکی باش نەبوو بەڵام ئەمانە ئەم شکستانە وای نەکەم کە من واز بێنم بەڵکو بەردەوام بوو ساڵانی دواتریشدا پەرەم پێدا و لە ساڵانی دواتردا توانیم لە پێشبڕکێ نەدەوڵەتیەکان و عێراقیش بەشداری بکەم الحەمدولیلا لەم پێشبڕکێکدا توانیم وەکو نوێنەی پارێزگای ڕابجە دومی هەرێمە دەست بێنم دەست خۆش بێ ئەوجا بیلال ئەماوەیە پێکەوە بوون چەند ڕۆژ بوو پێکەوە بوون؟ ئەرێوەڵا 2 ڕۆژە پێکەوە بوون حەلتان دەکرد پێکەوە بیرکاریەوەوانە سعی پێکەوە ناوە بەڵام مەشی دی بۆ نمونە ینی بڵێن وەرە بزانین کامەمان منافەسا پرسیار لێکردم پێشبڕکێکەکەم بەتاکید یارمەتیەکترتان دەدا ئەگەر پرسیار وشت هەبوایە زۆر زۆر باشە ئاری کەسێک هەبوو ئالیکاریاوان بکاتن لەو چەند ڕۆژەی کە پێکەوە بوون لە شرۆڤەکردن و حەلکردنی ئەو شتە تایبەتە بە بیرکاری بەڵێ قوتابیەکان بەڕاستی ئەوانەی لەبەرەوەی لەسەر ئاستی هەموو کوردستان بوو لە گشت پارێزگاکانی کوردستان هەولێر و سلێمانی و هەڵەبجە و دهۆک و لە گەرمیان و کەرکووکیشەوە قوتابیەکان هاتبوون مە هەمویانمان هێنان لێرە لە هۆتێلێکدامانان و کەسێکیش لە تیمی دەستگای ڕوانگە بەردەوام لەگەڵیان بووە بۆ پرسیارەکاننا لە بەرەوەی هەلکردنی پرسیارەکان دەوەستێتە سەر خودی توانای خۆیان بەڵام دایک و دایکیان یا باوکیان لەگەڵدا بووە
و پەیوەندیان هەبوو لەگەڵ مامۆستاکانیان بۆیان خۆیان ئامادە بکەن بله ئەو لەبەر ئەو پرسیارانەی کە دانرا و لە پێشبڕکێکە لە سەرەتا و لە مانگی دوی ساڵی 2020 ئەو پرۆژێ ڕاگەیەندرا بە تایبەتی دەری لە 22 بوو ڕاگەیەندرا پرۆژەکە لە سەرتان سەری هەرێمی کوردستان حەوت پسپۆڕی بیرکاری وەک لیژنەی دادوەری بەشدار بوون لیژنەی هەڵسەنگاندنیش ئەوان پرسیارەکانیان داناوە ئەو پرسیارانە لە لای ئێمە دانەندراوە و ئێمەش بەڕاستی لە قوتابیەکان هاوکارە قوتابیەکان نەبووین لەوەی پرسیارەکان چۆن هەل دەکرێن وەک پێمان وابوو دەبێ منافەسەکە لەسەر ئاستی ئەو قوتابیانە قوتابخانەکان هاوکاریان بێ ئەو مامۆستایەکان زۆر بەڕاستی لە ڕۆژی پێشبڕکێیەکەش زۆر بە جۆش و خۆشانەوە بەشداربن دیار بوو کە بەیەکەوە سەیان کردووە باسی بابەتەکانیان کردووە بەڵام ئێمە وەک دەستگای ڕوانگە بڵێ لە سەرەتاوە هەر لەگەڵ قوتابیەکانی ئەو جا لە مانگی دووە گوتتم پرۆژەیە ڕاگەیەندرا و دواتر ئەو بارودۆخە بەسەر داهات چۆن توانیتان ئەم چالاکیە ڕۆژی ئەمڕۆ لە داربخەن و ئەنجام بدەن ئەمە بەڕاستی ئەو پلانی کە دامان نەبوو بەو جۆرە جێبەجێمان نەکرد بەهۆی ئەم بارودۆخی ئێستا پلانەکە ئەوە بوو لە هۆڵێکی گەورە بێ فراوان جیا لە قوتابیەکان ئەو 6 قوتابی کە سەرکەوتون قوتابخانەکانیشیان بانک بکەین پلانی ئێمە ئاوایە پارساڵ کە لەسەر ئەو جۆش و خۆشەی کە لە ناو هۆڵەکە دروست دەبێ هەم زیاتر هاانی قوتابیان دەدەن هەم خۆشیێکی زیاتریشە بە پێشبڕکێیەکە ئەو ساڵ تەواوی پرۆژەکەمان وەک پلاندانا بوو جێبەجێ کرد تەنیا ئەوە بوو بە شێوێکی زۆر بچووکتر دوورکەوتنەوەی جەستەیی زۆر بە باشی ڕەچاوکرا بوو دانانی ماسک و دەستکێش و کەمترین میێوان دەتوانم بڵم هەر هیچ میێوانێکمان داوت نەکرد و تەنیا ئەو قوتابیە لەگەڵ دایکی یا باوکی هەروەها مامۆستایەکەی بەڵێ کە نوێنەری قوتابخانەکە دەکات یا خود بەڕێوەبەر و یاخ مامۆستایەکەوە لەگەڵ نوێنەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی ئەو شوێنەی کە لێوە هاتووە لێر سلێمانی دۆنگ لەگەڵ نوێنەری وەزارەتی پەروەردە و تیمی دەستگای ڕوانگەش تیمێکی زۆر کەم بۆی قەرەباڵغی دروست نەکەین زۆر باشە ئاگام لێ بوو بەڵام ئیڤنتێکی زۆر زۆر ڕێکوپێک بەڕێوە چوو هەرچەندە دەڵێ بچووک بوو کەم بوو بەڵام لە ناوەڕۆکەوە زۆر زۆر گەورە بوو دەستان خۆش بێ وجا بلال بۆم باسکە چێ نمونەی تۆ لە ناو زانست و بیرکاری و ئەوانە ینی زیاتر خولیات لە چه زانایەکدا هەیە کە حل دەکەی ئەو معادلە و مەسائل و وەکو بیرکاری ناتوانێت بەسرێتەوە بەتەنها زانایەک چونکە بیرکاری لە سەرەتای بوونیەوە بە زانا هەریەکە و پێشکەوتنیەکی تۆمار کردووە بووە لەبەر ئەمەشتە ناتوانین بڵێ کە مەسەلەن ئەمن تایبەت ینی لاسی ئەو زانایی دەکەم و زۆربەی متەئەسیرم بەڵکو ئەمن بە زاراوی بیرکاری متەئەسیرم واتە بە هەموو زاناکانیانەوە بە هەمویان فیزاغۆرس و هەر هەمووی خەوارزمی ئەگەر یاسایش دانابیان دە یاسای دانابی فەرقی نییە ڕۆژانە ئەوەت هەیە ینی پراکتیس دەکەیت لەسەر بیرکاری یان بەتاکیت ڕۆژانە زۆر خۆمان خۆمان ماندوو دەکرد بەڕاستی بەتەواوی خۆم ئامادەکرد بۆ پێشبڕکەیەکەم تەنها بۆ پێشبڕکەیەکە بەڵام نۆرمال زۆر خەریکنی بەس لە کاتی وانە خوێندن بەس وەکو ڕۆژانەی قوتابخانە ناوە جودەیە بەس ئێستا ڕۆژانە مەسەلەن ئێستا هاوینە هیچ قوتابخانە نییە مەسەلەن زۆر پێ خەریک نیمە بە بیرکاری پرسیارەکان چۆن بوون ڕێکار ینی لە ئاستی توانای ئێوە دەبوو لە ئاستی ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەخوێندرێت لەو ئاستەدا بوو پێت خۆش بوون قۆناغ بە قۆناغ ئەگۆڕدرا وایە سەرەتا بەر من بەڕای خۆم قۆناغ یەکەم لە قۆناغی دۆم قورستر بوو ڕاستە هەڵبژاردم و بەڵام لە قۆناغی دۆم قورستر بوو هەرچەندە قۆناغیەکەم نمری باشتریش هات چونکە لە قۆناغی دۆمدا ڕەشاوی کات نەکرابوو چونکە شینکاریشی تێدا بوو شیکارەکان کاتی بۆدا نەرابوو زۆربەی پرسیارەکان وەڵام نایەوە فێر نەکەوتم ئەوە قۆناغی سێم و چوارەمیش بە ئام بەگشتی پرسیارەکان زۆر لە ئاستی ئێمە بوو و زۆر بە شێوازێکی جواندان رابوون بە تایبەتی قۆناغی کۆتایی بەڕاستی پرسیارەکان زۆر فکری بوون ئەوە بوو ینی لە دەستانیا ئەتوانی حەلی بکەیت هەر بە چاو بەڵام دۆزینەوەی فکرەکە گرنگترین ینی توان بڵێم خاڵ بوو کە یەکسەر بوو دای بوو دۆزێتەوە ئێستا مەسەلەن کاک بیلال لەوە بردیەوە کە ئەو لە 5 ثانیە دوجار دەستی بەبەت نەکاتنا بەڵام من تاکو فکرەکەم دۆزیەوە کاتی پێچوو ینی قۆناغی کۆتایی لەسەر ئەو بند بوو ینی فکرەکە زۆر ئاسانە دۆزایەوە بەڵام ینی پێویستە تۆ لە
هەموو ڕێک و سی پسیاگە کرد ئەبام پسیەکان زۆر باش بوو ئاستی پۆری دەبوون زۆر مەسائل هەیە کە دەڵێن زۆر قرسە زۆر بە زەحمەتی حل دەکرێت لە ناو بیرکاریدا تو هەوڵی ئەوانە دەدەی والله من نۆرمال لە ژیانی نۆرمالی من خۆت والله بیکاری وا حەزم بۆی چوانی بۆ بە شتێکی ڕۆتینی ڕۆژانم ئەنی ڕۆژانە من بە موبایل بێ بە کتێب بێ بە هەر شتێک من ڕۆژانە خەریکم ئەنی لێدا نەبڕاوم اینجا بیکاری بابەت بۆ بابەت ئەگۆڕێت دواتە توانێت بابەتێکەنەوە نیە بڵێ لێک بابەت تاکۆ بە تۆ و من زیاتر هەر لە بابەتی بیکاریش نەوەسام زیاتر حەزم بە بابەتی فیزیاییش هەیە و زۆتر خۆتان ئامادە بکەناری فیزیا دەبێتەوەش دەست پێ بکەین زۆتر من ئاینشتاینم کردو بە نمونە چونکە زیاتر کەساتی خۆم لەو زانیادا ئەبینمەوە هەرچەنە ناشتوان بم بە کەساتێکی ئەو وەڵام من کەساتی خۆم لەوە بینەوە چونکە ئەو بابەتەنی ئەو تێدا خراپ من لە هەم بابەتە خراپم ئەو بابەتەنی کە ئەو تێدا باش بوومش لەمە بابەتە باش بووم یعنی لە بابەتەکانی مەسەلەن وەسیقا ئەماندا ئەو خراپم زۆر خراپم یعنی زۆر خولیا و ینی حەز و توانەکانمان زۆر یەکەگرێتەوە بن زۆر ئەوم کردو بە نمونە بۆیە بە نمونایەکە هەڵبژاردووە هەز دەکەی لێ نزیک بوویەوە زۆر چاکە دەستەکانت خۆش بێ زۆر بە شانازیەوە سەریان دەکەی کە قسە دەکەن بۆ ئێمە زۆر جێگەی دڵخۆشین بەڕاستی پێشبڕکەی بیرکاری بەڕاستی دەتوان بڵم خەونی 3 ساڵی دەستگای ڕوانگەیە سەرەتا لە ساڵی 2017 بەنیاز بوو بیکەین بەڵام نەکرا بەهۆی ئەوەی بەشێک لە مامۆستایانمانیان گرتبوو گوتمان باڕای گرین ساڵی داهاتوو دەکەین ساڵی دواتر بەشێک لەو کێشانە هەرمان و هەندێک کێشەی دیکە هەبوو گوتمان هەر دەبێ بیکەین تەنانەت ئەگەر لەسەر پارێزگای لەسەر ئاستی پارێزگای هەولێر بێ وەک پایلۆت پرۆجێکت وەک ئەوەی کە بزانین تاچەند سەرکەوتوو دەبێت دروستە ئەنجامماندا خۆشحاڵانە پێشوازێکی زۆری لێکرا قوتابیان خۆیان ئامادە دەکرد لە پارێزگاکانی کە پەیوەندیان دەکرد بۆ ئێمە بەشدار نین ئەو ساڵ خۆشحاڵانە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان پێشبڕکەیەکەمان ئەنجامدا بۆ ئێمە بەڕاستی زۆر جێ دڵخۆشین ئامانجی ئێمە هەر ئەوە نیە تەنیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بمێننەوە دەمانەوێت بیلال و ڕێکار و سیزار و گشت سەرکەوتوانی دیکەش بتوانن لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەشدار بن بیلال دوای ئەوەی کە خەڵاتەکانی پێدرا و ئامادەکاری شتیوەنی ئەو وەزعی ئێستای کۆرۆنا نەما گەشتێکی زانستیشمان بۆ ڕێکخستووە دەینێرینەیەکێک لەو سنتەرانی کە تایبەتە بە بابەتە زانستیەکان و بە تایبەتیش بیرکاری دەمانەوێت ئەو قوتابیانە بەهێزکەین بۆی لە کوردستان ئەگەر ساڵی 6 کەسیش لە پێشبڕکەیەکدا بەهێز بێ لە داهاتوودا بەڕاستی دەرەنجامێکی زۆر باشی دەبێ و قرستر دەبێ هەم ڕکابەریەکە قورستر دەبێ هەم دەتوانین نوێنەرایەتی کوردستانیشمان هەبێ لە دەرەوە لەسەر ئاسی جیهانی چەند قوتابی بوو ئەم ساڵ بەشداریان کردبوو 614 قوتابی بوو لە 614 قوتابخانە ئەمە سەرەتا کە پێشبڕکەیەکە ڕادەگەین بە هەماهەنگێکی زۆر باش لەگەڵ وەزارەت ئەو پێشبڕکەیە ئەنجام دەدەین یەکەم هەڵبژاردن لەلایەن قوتابخانەکانەوە دەبێت هەر قوتابخانەی باشترین و بەهێزترین قوتابی خۆی لە بواری بیرکاری لە پۆلیدەی زانستی هەڵدەبژێرێت و بۆ ئێمەی دەنێرێت 614 قوتابی بوون لە هەر قوتابی نوێنەرایەتی یا قوتابخانەی دەکرد لە سەرتان سەری هەرێمی کوردستان ئەوە بۆ قۆناغی یەکەم ئەنجام درا پرسیارەکان بە شێوەی هەڵبژاردن بوو 6 قوتابی 6 بەرزترین نمرە هەڵبژێردران دواتر لە قۆناغی دووەم پرسیارەکان هەم هەڵبژاردن بوون هەم شیکاریشی تێدا بوو لە هەر هەنگاوێک دەرەجەی خۆی لەسەر بوو ئەوە بۆ ڕێکار باسی کرد کاتەکە زۆر گرنگ بوو لەو کاتەداەوە بدۆزیەوە بەشێک لە پرسیارەکان ڕاستە زۆر ئاسان بەشێکیان وەسەد و بەشێکیان قرس بۆ پرسیارەکان بۆیە بتوانین توانای قوتابیانە دیاری بکەین ئەوە بۆ قۆناغی پێش کۆتاییش دوێنێ ئەنجام درا بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە بەش قۆناغی پێش کۆتایی دوو بەش بوو هەمووی بەیەکە وەڵامی دەداوە بەشی دوێمی هەڵبژاردن بوو ئەو قوتابیە پرسیارێک هەڵدەگرێتەوە و پرسیاری لێ دەکرێت قۆناغی سێم پێشبڕکەیەکە بەهێزتر بوو کات زۆر دەوری هەبوو ڕێکار باسی کرد کە لە هەندێک پرسیار لەوانێ بە 10 چرکە بیدۆزیەوە وەڵامەکەی بەڵام قوتابیەکە هەیە کە بەتنەکەی داگر کە دوومەکەی داگر ئەو دەتوانێت وەڵام بداتەوە ئەگەر غەڵەتیش بێ دەتوانێت وەڵام بداتەوە بەڵام گرنگەوەی کە دروست بێ ئەوجا ئێستا بەتەمای چی بیلالیانی ئەتەمانی 16 ساڵە چواری ئامادەیی وەنیە 2 ساڵی تر بە کەلۆریای چت لە پێش خۆتدانەوە لە چوو بوارێکدا بەردەوامی بە خوێندن بدەیت ئینشاءڵڵا بەردەوامی بە خوێندنی لە بواری بیرکاریدا
هەوڵ دەدەم ئاست خۆم توانای خۆم زیاتر پەرە پێ بدەم تاوەکو بەشدار بین لە خۆلی گەورەتر و نازناوی گەورەتر بەدەستبێنین هەم لە ئاستی کوردستان هەم لە ئاستی ینی عێراقیان زیاتر و گەورەتر ئینشاءڵڵا. زۆر شاکە ئەتوش بە هەمان شێوە دەتەوێت لە بیرکاریان تەنها بیرکاری حەزەکە کە حەز دەکەیت لەناو ئەو بوارەدا خۆت پێش بخەیت. مڵامیش حەزم لە بابەتەیە و من بۆ ساڵیان دواتر ئەم 2 ساڵی کە ماومە ئەتۆ 17 ساڵی ینی پێنجی نەنە ئەتوش من پۆلی دەم هەر قۆناغی چوارم هەر خۆناغی چواری ئۆکێ منی شەر حەزم لە بابەتەیە ینی بەس ئەم 2 ساڵە من زیاتر خۆم بۆ ئیمتحانێکی نێودەوڵەتی ئامادەکەم IMO کە ئەم ئیمتحانە بە سێ قۆناغ بڕێوەچێت ئەم سێ قۆناغە دەبڕیت ئەچیت لە دەروی وڵاتی ئیمتحانەکەی بە نوێنەرایەتی وڵاتەکەت واتە ئەمان بە گروپ دەبێت بە تەنها نابێت تاکە کەسی نییە بە گروپ ئەچن و من ئەم 2 ساڵەی دوایی بۆ ئەمە خۆم ئامادەکەم بۆ پۆلی 12 هەوڵەیەم ئینشەڵڵا لە بابەتە بیرکارەکانە پەرە بە بەتۆنەکانم زۆر چاکە دەستان خۆشەوە وێژە ئاری پرۆژەی داهاتوتان هەڵی کار هەبوو پرۆژەیەکە بوو بۆ هەڵی کارەوانەوە بزانم گوتت بە شێوازێکی ئۆنلاین دەکرێتن کەی دەست پێ دەکاتن و پرۆژەکەی تر خەڵاتەکانی ڕوانگە خەڵاتە گەورەکان بەڵێ بەڕاستی پرۆژەکانی ئێمە ئەو دۆخە بەڕاستی زۆر گۆڕانکاری کرد ئێمە دەمانەوێت بە پێی توانە ئەو پرۆژانێک کە دەتوانین ئەنجامی بدەین یاخود هەموو پرۆژەکان ئەگەر لە تواناماندا بێ هەمووی ئەنجام بدەین پیشانگای نێودەوڵەتیکاری ڕوانگە فرەس پیشانگایەکی هەلیکارە ساڵانە ئێمە ئەنجامی دەدەین لە هەولێر کۆمپانیەکان کۆ دەکەینەوە کارخوازانیش دەین بۆی لە نزیکەوە ببینە پردێکی پەیوەندی لە نزیکەوە یەکتر ببین و ئەو کارانێکی هەیەە پێشکەشیکەن بە کارخوازان ئەمساڵ لەبەرەوەی ئەو دۆخە هاتۆتەکە ناتوانین ئەو قەرەباڵغیە دروست بکەین بابەتەکەش لە هەمان کادا پەیوەندی بە هەلیکارەوە هەیە و پێویستە لاوان لە ئێستادا زۆر زۆر پێویستیان بەوەیە لە نزیکەوە هەلیکارانە ببین بۆی بیرمان لەوە کردوێتەوە بە شێوازێکی ئۆنلاین ئەنجامی بدەین ئێستا ئامادەکاریەکان دەستیان پێ کردووە ئێستا لەو قۆناغەدا سەردانی ئەو کۆمپانیانە دەکەین پەیوەندی بۆ کۆمپانیانە دەکەین کە هەلیکاریان هەیە بۆی بەشدار بن لە هەمان کاتدا لە مانگی 11 سەرەتای مانگی 11 ئەنجام دەدرێت خەڵاتەکانی ڕوانگە پرۆژەیەکی دیکەیە بۆ لاوان لە دەبواردا لاوان دەتوان بەرهەمەکانیان پێشکەش بکەن بە هەمان شێوەی بیلال و ڕێکار دەتوان پلەکانی یەکەم و دووەم و سێمیش بەدەستبێنن لە دەبەشی زۆرا زۆر ئێستا فۆرمی پێشکەشکردن کراوەیە دەتوانن تاوەکو 1/11 بەرهەمەکانیان پێشکەش بکەن و لە تۆڕە کۆمەڵایەتەکانی دەستگای ڕوانگە لە ماڵپەڕی دەستگای ڕوانگە دەتوانن سەردانی بکەن بۆی زانیاری زیاتر لە دەربارەی مەرجەکانیش بەدەستبێنن یعنی کەواتە ساڵی داهاتوو ئیڤێندەکە ئەو ساڵە پیشانگای نێودەوڵەتی هەلیکار ئەم ساڵە وڵاتەکانی ڕوانگەش ئەم ساڵە پلانی ئێمە ئەوێ لە مانگی 12 ناوەڕاستی مانگی 12 ئەنجامی بدەین هیوادارین ئەو دۆخە نەمێنە بەڵام ئەگەر دۆخەکەش هەبێ بە هەمان شێوێ پێشبڕکێی بیرکاری تەواوی پێشبڕکێیەکە ئەنجام دەدەین بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکە زۆر چاکە ئاری ڕەسوول ڕێڤەبەری ڕاگەهاندنە یەک شتم هەبوو دەمووی زۆر بە خێرایی باسیکەم بەڕاستی زۆر زۆر سپاس بۆ کەناڵی کوردستان 24 لە گشت پرۆژەکانی دەستگای ڕوانگە بەتایبەت پێشبڕکێی بیرکاری زۆر زۆر هاوکارمان بوون بۆ ئێمە زۆر زۆر گرنگە کە دەستگای ڕوانگە پرۆژەیەکی پەروەردە دەکەین زۆر گرنگە کە ئەو پرۆژەیە بکرێت بەڵام لە هەمان کادا میدیار زۆر گرنگە کە هانی کۆمەڵگە و دەوروبەر و بە هەموو شێوەیەک هەموو لایەک بەشدار بن کەناڵی کوردستان 24 گشتی مستاف و بەڕێوەبەرانی بەڕاستی زۆر زۆر سپاس زۆر ماندوو بوون پێشبڕکێکیان تەواو گواستەوە لە سەرەتاوە تاوەکو پێشبڕکێیەکەی ئەمڕۆشی لەگەڵدا بێ بە تەواوی گواستیانەوە بۆی بتوانین هەموو بەیەکەوە لە کۆمەڵگا شتێکی زۆر جوان دروستکەین هاوکاری پرۆسی پەروەردەش بین بێگومان کارن باش هێژاوەیەکێنە کوم مرۆڤ پشتگیری بکە و تمیوان نیشان بدەش بە کۆ نمونەیەن باشن دناوا جوواکەمەدا نمونەی سەرکەوتن هیوادارم ئەگەر کەسێکاوەکو ڕێکار باسی کرد هیچ باش نەبوو لە بێرکاریدا بەڵام هەوڵی خۆی بۆیدا چونکە حەزی بۆی چوو و هەروەها وەک بیلالژیک و دەستپێکە بیرەوەەر بووە و گەورە بووە حەزی چوویتە بیرکاری و هەتا ئێستش بەردەوامە زۆر سپاس ئاری ڕێڤەبەرێ ڕاگەاندن و پەیوەندیان دەستگا ڕوانگە هەروەها ڕێکار هیوە براوەی دووەمینێ خەلاتە دەستگا ڕوانگەت بیرکاریدە و بیلالژی براوەی یەکەمین سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم بە هاتنتان ئەم بەیانە دەزانم ماندوو بوون دوێنێ ئیشێکی زۆر زۆر قرسە بوو ئیڤەنتێکی زۆر زۆر گەورە بوو بەڵام زۆر سپاس و هیوای سەرکەوتن
زۆر زۆر سپاس بۆ ئێوەش گەلێک بۆ سپاس. نێردەکردنەوە. ممنون. وێجا ئەم لەناف تۆرە پێم لێرن خۆ دەبەردەوام بکەن هەفکارە من هەرێم جافش گەرمیانەوێت گەلمە بێ وێجا هەرێم جۆموا دبێژن سەدەمێن تێکدانا ڕووبارە سیروان بێژیانی دوێژن چما تێک چوویە وەکو بەهاتێرە بەحەزکردن گەلێکی ئۆز باوەڕ دکەم ڕۆژە سەقایل جۆموا گەلێکی گەرمە بگشتی ڕۆژچاوایە کەرمکە ڕۆژ باش. ڕۆژ باش بۆ بینەرانی کوردستان 24 گوڵستان ئەوەی هەیە من سەرەتا لە بەوە دەست پێ دەکەم کە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا سەرەتا ڕۆژی تەندروستی دەست پێەکەم لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە سنووری گەرمیان تا ئێستا تا ئێوارەی دوێنێ 2624 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و لەو ژمارەیە 1084 کەس چاک بوونەتەوە هاوکات 81 کەسیش گیانی لەدەستداوە ئەمە بەپێی ئامارە فەرمیەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان بەدەر لەم ئامارە ژمارەکە زۆر زیاترە کە تووشی ڤایرۆسەکە بوونەوە ڕۆژانەش ئامارەکان دەری دەخن لە پاڵ ئەوانەی کە چاک دەبنەوە ژمارەیەکی هاوڵاتیش توش دەبن بە پێ و پشکنینانەی بۆیان دەکرێت دوێنێ 35 کەس تووشی ڤایرۆسەکە بوو بەڵام 40 کەس لە گەرمیان چاک بوونەوە ئەمە وەڵانە تا ڕادەیەک دڵخۆشکردن و هاوڵاتیانیش پابندبوونیان پێوە دیارە لە هەندێک شوێن بە تایبەتی لە ناو دام و دەستگاکانی حکوومەتدا لە ناو فەرمانگە حکوومەکاندا لە کاتی ئەرگدا هەر هاوڵاتێک دەچێتە فەرمانگەکان بەبێ دەمامەکڕەکەی پێنادێ ئەمە تۆزێک ڕەوشەکەی تا ڕادەیەک هێور کردوێتەوە ژمارەی توشبوانی کەم کردوێتەوە و بابەتی دووەم گوڵستان دەمەوێت باس لەوە بکەم کەنار ڕووباری سیروان لە قەزای کەلارەوە تاوەکو دەگاتە سنووری قەزای دەربەندی خان بەو درێژاییە کە ڕووبارێکی جوان و سروشتی هەموو داری خۆڕسک و جوان بووە بەڵام بەپی ئەو وێنانەی کە لە بەردەستی ئێمایەوە چەند ساڵێکە ئەو ڕووبارە بەهۆی دەیان کارگەی چەولم کە بە شێوەیەکی نازانستی ئەمە بە قسەی درۆی سەلیم بەڕێوەبەری ژینگەی گەرمیان کە بۆ کوردستان 24 قسەی کردووە و بەڕێوەبەری نەوت و کانزاکانی گەرمیان قسەی کردووە بۆ کوردستان سوەر باسییان لەوە کردووە بە شێوەیەکی زۆر نازانستیانە بە شێوەیەکی زۆر بێویژدانانش دارستانەکان دەبڕنەوە بۆ ئەوەی ئەو چەو لمەی کە لە دارستانەکەدایە دەری بێنن ئەمە وای کردۆس ڕێڕەوی ڕووبارەکە بگۆڕێ چەندین گۆم دروست ببێ بۆیە ئێستا هەڵمەتێکی بەرفراوان لەلایەن چالاکوانان ڕۆژنامەنووسان لە سنووری ئیدارەی گەرمیان دەستی پێ کردووە داوای ڕاگررتنی ئەو زیادڕەویانە دەکرێت کە لە سەر ڕووباری سیروان هەیە و ژینگەی ناوچەکەی بە تەواوەتی تێکداوە. ئەس هێویت بکەم کو ئەف کار و سادەرباس نەبێ و ئەو کەس بێنە بیانی لەگۆری یاسایە بێنە سەکناندن و ویکاری ئەنجام نەدن بێگومان ئەگەر دەستێژیە داوێژێ ژینگە هەیە دارستان بێ گۆم بێ ئاو بێ چ بێ ئەڤ نەجهی قبولکردنەیە ئەگەر بشێوازێکی سروشتی نەبێ گەلێک سپاس ji بۆ هەفکارە من هەرێم جاڤش گەرمیانێک و vês bihêtî digel min bûy vê ca hevkara min hêro mewludî ji nav bajarê hewlêrê wê îro jî digel me bê hêro roj baş hêro berê xwedaya bazarê dîsa û ji xwe dehmê postek dît ev 16 salê te te li hewlêrê dijî tu bûyeke ça hewlêrê hemû kolan û cadeyên wê nate naz dikê ساغوی بەڵێ بێگومانەوە چەند ڕۆژی ڕابردوو بوو کە بۆ خۆم یادم کردەوە کە 16 ساڵە لە ناو هەولێرم و بێگومان خەڵکی ژێستە زۆر دەناسم و کۆڵان و شەقامەکانیش بە باشی بەس بەبستی دەزانم چۆنە بەیانیت باش گولستان ڕۆژی سەرجەمبینەران باش با ڕوونکردنەوەی بە باسی ئەو بکەن کە ئێمە مەبەستمانە لە ڕۆژباز زیاتر ئەو چالاکیانە ئەو پیشانەیە خۆ بڵێن ئەو شتە تایبەتانی کە بۆ بەیانیان گرنگن لە ناو شاری هەولێر باز دەکەن جا خواردن بی پێی شەبێ هەر کارێکی دیکە بێن دیمەنێکی جوانم بینی لە ناو بازاڕی هەولێر کاتژمێر لە حوتی بەیانیەوە کەش و هەواژ ئێستا سیوێک دەرەجەیە بەڵام سەرڕای ئەو کەشوهاش ئێستا کەمە جەو خۆش بووە بە نسبەت ڕۆژانی ڕابردوو کەشوهاکەمە فێنکتر بووە بەڕێزێکم بینی خەڵکی شاری کەرکووکە سەرقاڵی گوڵفرۆشنە کۆمەڵە گوڵی زۆر جوانی هەیە لەسەر جادەکە گوڵەکانی داناوە بەڵام ئەمە جیالەوەی کە ئەم گوڵانەی هەیە جۆرە هاگوڵ
هەمووی خەتیشی خۆیت ینی بەدەست و خەتی خۆی نووسێتی گولستان خەتێکی خاوەن خەتێکی زۆر جوان و خۆشە و هەروە شتێکی دیکەش لەگە گوڵەکانی قسەی دەکردە دووە قسەی لە دەگەڵا دەکەوتم بۆ قسەی لەگەڵا دەکردنی یکوانش ئەبا بخۆی لە خۆی بپرسم مامتەها بێتە لە مامتەها بەیانیت باش ئەو کاتت باش سەرچاوان مامتەها با بینە گوڵەکان با گوڵەکانیشەوە دەربکەوێ ئەگە بۆم باز بکەیت چەند ساڵە لە هەولێری خەڵکی کەرکووکی چەند ساڵە سەرخاڵێم ئیش و کاری ئێوە یەکەم زار بەخێ بن سەرچاوم من خەڵکی کەرکووکم ئێمە لە ساڵی لە هەشتا حوت ئێمە لە هەولێر دانیشتوین ساڵە گوڵفرۆشی دەکەیت والله تقریبا مندەیەکی زۆر لەوانی هەدە ساڵە بێ من ئەویش ئەکەم ئەگە هیچم دەست نەکەی بەڵامە حەزم لێتی مامتەها بینیم خۆت باوەشێن دەکەی لەگە گوڵەکانیشە قسە دەکەی ڕوود زۆر خۆش بە مەهرەبانی و پێشوازی لێکردین چ قسەیەکت هەیە کە بەیانیان بە ڕوویەکی خۆش لەگە خەڵکات لەگەڵ گوڵەکان تا ڕووی خۆش چنە کاریگەری هەیە بە تایبەتی لە سەرەتای ڕۆژ والله تەبان ڕووی خۆش هەم کاتێک کاریگەری خۆی هەیە اینجا چ لەگە درێخ تا بێت چ لەگە مرۆڤ بێ ینی پێویستی بەو ڕخۆشی هەیە ڕخۆشی دەوری خۆی ئەبینێت و لە هەموو ڕوویەکە و زۆر شتێکی چاکە لەگە گوڵەکان تا قسەت دەکرد بە قوربانە سەدەقەیان دەبووی دەچڕین ناول لەسەر نووسین بۆچی وا دەکەن ئەمە کە بۆیە ناو نووسیوە کە هەیە مشتری هەیە کە دێر نازانێت ئەو گوڵە چییە ئەگەر ناوەکە بزانین دەسەرێتی لەوانەیە لێم بکڕێ سەهێ نازانێت ئەو گوڵەتی ئەو گوڵەتی ئەو گوڵەتی ئەگە ناوەکەی نووسی ئەو خدە بووی دەرەکەی ئەو گوڵەتی حەزی لە گوڵێ و دەکڕێ ئەی بۆ قسە لەگەڵا دەکرد وڵی لەوانەیە ئەحتا ڕادێک من هەر بۆ خۆشی بنی قساکەم لەگەڵیان چەندەها مشەی دێ بۆ لام ئەڵێم پێویستیان بە قسە بکە لەگەڵیان لە مشتەکان دەڵێ باش ئێمە گۆرانی بۆ دەڵێت گۆرانیان بۆ ناڵێ بدەوەڵای لەخوا بەزیای بە گۆرانی نازانم تۆ شارزای لە بواری گوڵەکان هەیە دەزانی ئەم گوڵانە چەنە بۆ کەشوهای کوردستان بۆ ناو ماڵ بۆ ناو باغەکان تەبەن گوڵ هەم کاتێدار و درەخت و گوڵ هەم کاتی ئۆکسیزینی خۆی ئەدا ئۆکسیزین ئەدا یان شتێکی چاکە بۆم مرۆڤ فەرموویسە تو ئەبینی لە تەکی شینایەک یان بسەن دار و درەختێک کە دەڕۆی فێن کە ئۆکسیزنەکە بۆ دی هەستی پێ دەکەی ئەوە ئۆکسیزنیکی خۆشە ئادایم ئەوەتە ڕۆژگارە هەوایە دەنە هەموو ماڵی پێویستی بە هەدیقە و بەگوڵ هەیە بەڵام ئەو ڕۆژگارە هەوایە ئەوە نەماوە خەڵک دەرە و درەخت دێبدە لە حەوشە ساعت چەند لێرەی تا کاتژمێر چەند لێرەی ئەمن هە بخۆم پیشەمە ئەگەر حەزم لێ بخۆم بانیان کە نوێژەکەم بانیان حەزم لێ زوو بێم ئەوە تەبیعەتم هەوایە حەزم لێ بێم بۆ خۆمڕێکیان خەمنیاکەم و حەزم لێ بخۆم بانیان زوو بێم ئەمن حتا نێزگەی سعات 6 و ئەهوا ئەلێرابم و ئەوەندێ تاژیان بە هیوای ڕست و ڕۆزی زیاتر بۆ ئەوەی کە هەم بە ڕووخۆشی ببنێتەوە لەگە گوڵەکانش لەگە خەڵکیشتە با بازارشتدا ئیشەڵڵا گولستان هەروکو کوتم مامتەهاش کوتی ئەمن لە ئینتەرنێت خوێنمەوە دەڵێن کە قسە بکەی بە تایبەتی لەگە گوڵ بێ هەر شتێکە هەست بکەی بوونی تێدا ینی بوونەوەرێکە ینی گیانی تێدایە بە تەندروست دەمێتەوە بە جوانی دەمێتەوە دەگەشێتەوە بۆیە مامتاش زۆرم پێ جوان بوو ئەو بەیانی وەکو پیشەی گوڵفرۆشێکە لەسەر شەقامە هەم باسی گوڵ بکەین هەم بۆی کە قسە بکەین هەمووی کە ڕووی خۆش بێ سەرەتای بەیانی کە ڕوود خۆش بێت و پۆزیتیڤ بیرکێت و ئیجابی بی بێگمان ڕۆژێکی خۆشت دەبێت و بێگمان خۆشەویستیش و خوێنشیرینیش دەبی لە ناو دڵی خەڵکدا تو هێرۆی و ئەمن گولیستانم ڕۆژ باشمان کردووە بە گوڵستان ئەبێتە گوڵ و گوڵزاری هیواداری کە ڕۆژێکی پڕ گوڵ و خۆشەویستی و مهر و محەبەت بێ بۆ دەست خۆش ئەفکارا من هێرۆ بێگومان ئەو زانیاری گەلک دروستە و دەبێژن گولج مرۆڤ فێم دەکەن ji ber ku dibe ku mirov gelwan baxive xweşikwan paqij bike av bide wiha hest bi xweşiye dikin û zêdetir mezin dibin hevkara min hêro mewlûdî ji nava bajarê Hewlêrê gelek spas bi viyawayê min gihane dawiya programa xwe ya îro ji sibopêdewê hevkara min sovan va min rojên din dedgelo be ew jî bi babet û zanyariyên taze serê sibê timî ji roj baş werbigirin bi menê di nava xêr û xweşê de û xatirê we